کە 12 ئامادەی بڕاستی ژوورێکی تەواو جیاواز تا دوێنێ چیرۆکی ئەم ژوورە لای هەمووان شاراوە بوو، بەڵام بەهۆی ڕووماڵی دەستگای میدیایی کورساتەوە سەبارەت بە گەیاندنی زانیاری لەسەر یەکەمەکانی کوردستان، چیرۆکی نەهامەتی و زەحمەتی ژیانی هەنارتەها و خانەوادەکەشی دەرکەوت. بڕاستی هەم لە زستان سەختیم پیابینی هەم لە هاویشدا سەختیم پیابینی. بە هەوڵ و کۆششی بەردەوام لەم ژوورەوە هەنار توانی ببێتە یەکەمی ئاستی هەرێمی کوردستان لە بەشی وێژەی قوتابخانەی مەستوورە لە چەمچەماڵ. سەرەتا سپاسی کەناڵی کورسات دەکەم کە لەگەڵمانە بوو تاوەکو ئێستاش و لەگەڵیشمانە بێت تاوەکو تەواوەتی ئەم قۆناغەش بەجێ هێڵین. زۆر سپاسانەکەین و هەروەها تاکە میدیاش بوو کە توانیتی ژیانی من بە تەواوەتی بگەێنێ بە هەموو جیهان و لایەنە پەیوەندیدارەکان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە و هەروەها هەموو جیهان و کوردانی هەموو کوردستان و تەواوی جیهانیش. لەسەر ئاستی حیزبی و حکومی، هاوڵاتی و خێرخوازان کاردانەوەی جاجیا هەبوو، هەمووان بە دیمەنی ژوورە بلۆکە سەر بە چینکۆگیراوەکە کە هەنار تیای دەیخوێند تاسا بوون. ئەمە شوای کرد ڕووماڵی دەستگای میدیایی کورسات دۆخی ژیانی هەنار و خانەوادەکەی بە تەواوی بگۆڕێت. سەرەتا دەستخۆشتان لێکەن یەکەم کەناڵ بوو کە بارودۆخی ئەمەی گواستەوە پیشانی هەرێمیدا. زۆر سپاسیانەکەین وەکو میدیایی کورسات، زۆر سپاسیانەکەین، دەستەکانیان خۆش بێ و هەر سەرکەوتو و سەرفراز بن. ئەمەوێ بڵێم سەرەتا دەستخۆشی لە کەناڵی کورسان نیوزەکەم کە بارودۆخ و ژیانی هەنار و ئێمەی بە جیهان و بە عێراق و بە هەرێمیش ناسان. یعنی قەناعەتم وایە ئەگەر کەناڵە بە ڕێزەکەتانی ئێوە نەبووایە ئەم بارودۆخەی ئێمە نەئەگەشتە بەرچاوی خێرخوازان و بەرپرسە گەورەکان و حکومیەکان. بۆیە سپاسانەکەم ئەوەی کردان زۆر گەورە بوو بۆ ئێمە. سپاسانەکەم یاخوا دەستان خۆش بێ، کارێکی گەورەتان نوان. خانەوادەی هەنارتەها لە 5 خوشک و 5 براپێک دێن. لە تەمەنی منداڵیەوە هەنار بێبەش بووە لە نازی باوکی. لە دوای ڕووماڵی دەستگای میدیایی کورسات، هەنار بە شازادەی پۆلی 12 ئامادەی ناوبانگی دەرکرد. خێزانەکەی ئاواتەخوازن ئەو بەڵێنانەی پێیان دراوە جێبەجێ بکرێت تا هاندانێک بێت بۆ خوێندکارانی تریش. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، چەمچەماڵ.